بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ژینگەپارێزی بە دیدارتان شاد دەبینەوە. ساڵانە هەڵمەتی جۆرا و جۆر ئەنجامەدرێت بۆ چاندنی نەمام لە ناوچە جیاجیەکانی باشووری کوردستان، بەڵام بەشێکی زۆر لەم هەڵمەتانە سەرکەوتوو نابن یان نەمامەکان سەوز نابن. بۆ 3 ساڵ لیژنەی بە دوواداچوونمان دروست کرد و حتا کڵێشەی تەعاودمان لابووە کە ئەو کەسانەی نەمامیان وەرگرتووە. ئێمە تەعاودمان پێداون کە بتوان ئاوی بدەن سەرچاوی ئاویان هەبێت. ئەتوانین بڵێن ئەو چاندنانی کە ئەکرێت لە دواترا چاودێری ناکرێت و بۆ کاری نەبوونی ئاو یاخود بە ئاونەدانی و هۆکاری تری وەکو ئاژەڵ یا ئەوانە زەرەری پێ ئەگات و سەرنجام ئەو نەمامە ناتێ بەرهەم. ئێمە ساڵ بۆ حملەی ملیۆنیمان کردووە، ینی هەڵمەتەکان 1 ملیۆن دار زیاتر لە ملیۆنێ نەماممان ناشتووە، دوایی پاش چەند ساڵ سێرمان کردووە ئەنجامی نەبووە، ئەنجام سەوز بوونکردنەکە لەو ئاسیان نەبووە کەوا ئێمە ویستی بێتمان. هەرەوە نیە مەسەن نەمامکە بچێنی واز لێبێنی. ئەو کۆمپانیانە خۆشبەختانە بڵین کە جێبەجێکن 3 ساڵ خزمەتیەکەن، لە ماوەی 3 ساڵا بڵین ئاودانی وەدابی نەکەن، لە بەهارە بڵین گشوژاکانی دەرمان دەکرێت گشوژاکانی فۆتی بۆی نەسووتێ.